بەناوی خوا سەلاو هاوڕێن دیسانەواتمان خزمەت جەنابتان و پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە پیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت منی هاتمۆیم دیسانەوە لە خزمەتەوە بۆ پێشکەشکردنی سایتی کوین فاسێت سایتی کوین فاسێت بەڕێزانم پێشگیری لە XRP-یەکە XRPش ئەرزێکی دیجیتالە دواتر لە ناو ڤیدیۆەکەی بۆتان باسەکەم بەڵام ئەو سایتە پێویستی بە حساببانکی پایەری هەیە واتە کاتێکە تۆ لەو سایتەی دۆلار یاخود ئەرزی دیجیتال XRP بەدەستێنی پێویستە پایەرت هەبی و ئەوەی ئەو پارەی کە بەدەستێنی لەو سایتەی بێخەنەو حساببانکی پایر ئەوانەی کە حساببانکی پایەریان نییە یاخود بەشاریان لەوانێتەی لەخلا حساببانکەی نەکردیان ئەم ڤیدیۆیەک سەبارەت بە چۆنیەتی دروستکرد حساببانکی پایر لە ناو یوتیوب داناوە واتە بڕۆن لەوێ ناونووسی بکەن چونکە لەو سایتەی بەکەلکی ئێوە دێتوت بۆ ڕاکێشانی پارە لەم سایتەی ئێوە دەبی ئەو حساببانکی پایەرەتان هەبێت ولی هاوڕێیان کارکردن بە سایتەی چۆنە دواتر لە ناو ڤیدیۆکەی بۆتان باسەکەم و نانووسین لەم سایتەی بەڕێزانم لینکێکم لەژێرم ڤیدیۆی داناوە کاتێکە کلیک لەسەر لینکەکە یەکەن دێنە ئەو سەفحەیە لەو سەفحەیە پێشەوەی بچینە لەسەر ناونووسینەکەی ئەو سایتە 664,000 یوزەری هەیە وەختە 664,000 کەس لەو سایتەی پێشدارن 53 میلیۆن جار ئەم گەردونەی بەختەی تاکۆستە یوزەرەکان پاران لەو گەردونەی بەختەی بەدەستێنەوە بە تاکۆ ئەمڕۆ 18 میلیۆن ڕیپلی داوە بە یوزەرەکانی ئەلی بەڕێزانم بوو بەشارەکردن لەم سایتە کاتێک کە کلیک لەسەر لینکەیەکەن کە من لەژێر ئەم ڤیدیۆی داناوە دێنە ئەو سەفحەیە لە بەشی ئیمەیل ئادرێسە ئیمەیلێک بە خۆتانەی لێرانە پاسوێردێکی ئەم بەڵێ بەڕێزانم پاسوێردەکە ئەم بێ هەتا لە حروفی گەورە و گچکەی کەپیتەل و سمول پێکات بێ دواتر لاگینەکەی کاتێکە لاگینت کرد بەڕێزانم دێ ئەو سەفحەیە کاتێک کاتی ئەو سەفحەیە بەڕێزم بەڵام یەکشت کاتێکە تو ناونووسینەکەی جیمەیلەکەتە دەی و پاسوێردەکە دانەی دێ ئەو سەفحەیە ئەو ڕۆڵەتە دەتێ بەڵام یەکشت لێرانە ڕۆڵەکەت نادات ئێزانی بوو چونکە تۆ دەبی بچیتە ناو جیمەیلەکەت تەماشا ئێستا من نەچمە ناو جیمەیلم ئەو جیمەیلەکە دایتمە و سایتای بوو ناونووسین نمونە من ئەو جیمەیلەمدا بووێ بەڵێ بەڕێزانم کاتێککە چوان ناو جیمەیلەکەت تەماشاکە نامەیەک لە کوین فاسێت هاتیە ئەو نامەیەکەیەوە لێرانە لەسەر ئەو ئایکۆنەشینەی کلیکەکەی و ئەوەی ئیمەیلەکەت ڤێریفایت لەو سایتی بەڵێ بەڕێزم کاتێککە ئیمەیلت ڤێریفای کرد بەشی ڕۆڵ تەماشا لێرانە ڕۆڵ کە زەردە ئەو ئایکۆنە زەردە بوو و فعالە بێت کارکردن لەو سایتەی چۆنە بەڕێزانم سەعاتێ جارێک ڕۆڵتە دەتێ ئەتۆ دێوە کلیک لەسەر ڕۆڵەیەکەی کاتێککە کلیک لەسەر ڕۆڵەکەیەکەی کاتێککە لەو خانە ڕەشانەیە بینی لە بینی ئەو ڕقەمانەت بووها XRP بەدەستێن لە بینی ئەو ڕقەمانە ئەوەندە دۆلار ئەوەندە XRP بەدەستێن تەماشا ئەگەر ئەو ڕقەمان لەو خانە ڕەشانە ئەو ڕقەمانەت بووهات $300 بەدەستێنی و ئەوەندە XRP ئەەکەن هەموو سەعات جارێک دێ ئەو ڕۆڵەی کلیک لەسەرەکەیەوە لەو خانە ڕەشانە ئەو ڕقەمانەتە دەتێ و بەراوردەکەی لەگەل ئەو پارانە و ئەو پارەی بەدەستێن لێرانە XRP ئەکەت زیاتر بێ بەڵام لە بیداتەوە بەڕێزانم ڕقەمەکزیەکانتان بۆ دێ کاتێککە چەند ڕۆژێک فعال بن لەو سایتای واتە هەموو ڕۆژێ بێن و سەعات جارێک کلیک لەسەر ئەو ڕۆڵەی بکەن و ئەو ڕقەمانەی بەدەست بێن ناو پارانە ڕۆژ بە ڕۆژ ئەو سایتە پارە زیاتر دەداتێ ئیتی شانس و بەختە بۆ ئەوە زیاتر بۆ ئەوە ڕوون ببیتەوە من یەکجا کلیک لەسەر ئەو ڕۆڵەیەکەم زان چەند XRP یاخود دۆلار بەدەستێنم چانێلەکە سابسکرایب بکەن زەنگولەی تەنیشتێ دایگرن بۆەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە لە هەوران هەروەکە بینن لەسەرەوە XRP-یەکەی زیاد بوو واتە هەموو ساعت جارێک دی لێران تەماشاکە ناتوانم ڕۆڵەکە لەم فعال نییە 54 دقەی تر ئەتوانم 54 دقەی تر ئەتوانم ئەم لێرانە دیسان ڕۆڵ لێ بدەم و لێرانە ئەو ڕقەمانە بۆم دەربێت و ئیتر لەسەر شانس خۆتان نامینێت لەوانەیە لە ڕۆڵی یەکەم $300 بۆ دەربچێتتر ئەوە شانس و بەختە جام سایتە بوو چی بێت لە بڕێ ئەوەی کە ئێمە ڕۆڵ لێ بدەین یاخۆت ساعتە جارێک بین لێرانە ڕۆڵەی فعال بکەین و پارەمان پێ بباشین ئەوە لەبەرەوە چکە ئەو سایتەی کاتێکە بینن لە هەموو لایەکی ئەو سایتەی ڕکلام هەیە واتە کەسەکان هاتیینە ڕکلامی خواندایتە ئەو سایتە
بۆ ئەوەی بینەریان هەبێت زیاترین بینەریان هەبێت و هەروەکو بینن لە هەموو لاکێ ئەو سایتەی ڕێکلامە ئەو سایتە شاتیە بە مەیدانەوە و ئەو ڕۆڵەی بۆ ئەوەی ئێمەش بتوانین لەو سایتەی پارە بەدەستبێنین واتە پارێکی خەیالی پیشەکە ئەو سایتەی لاڕێی ڕێکلام زۆر لەو پارەی زیاتر کە ئەمە لێرانە ڕوو دەین. بەشە گرنگەکانی ئەم سایتەتان پێرم بەڕێزانم لە بەشی بیدراو کاتێککە کلیک لەسەر بیدراوەکەن بۆ ڕاکێشانی پارەتان لەو سایتەی کلیک لەسەر بیدراوەکەن کاتێککە کلیک لەسەر بیدراو کرد بەڕێزانم دێ ئەو سەفحەیە لەو سەفحەیە لێرانە چەند XRP تاوێ ڕاکێشی لەو سایتەی لێرانە نووسی بڕی XRP-یەکەی XRP و لێرانە ئەدرسی پایرەکەتە دێ لەگەڵ تاگی پایرەکەتە دێ بۆ ئەوەی فێر بم کە چۆن ئەدرس و تەگی پایرتان بخنەنەوە ئەو سایتەی تا کوتەی ڤیدیۆی لەگەڵم بن. بەڵێ بەڕێزانم باشی ئەم سایتەش ئەمەیە کاتێککە تو یەک XRP بەدەستێنە کە زۆر ئاسانە زۆر بە ئاسان دەتوانێت یەک XRP بەدەستێنی بۆ ئەوەی ڕاکێشی لەو سایتەی لێران عەدەدەکەیان نووسی بەشە لە بەشی ئینتەر ویدراو ئادرس لەگەڵ ئینتەر تاگەکەی ئەچینە سەر پایر بەڕێزانم ئەچە سەر پایری خۆت لێرانە لەو بەشەی هەروەکا بینن پایر پێشگیری لە XRP شەکە ئەوەتە بەڕێزان تەماشا XRP ڕیپل واتە ئەرزی دیجیتالی ڕیپل کە زۆر بە ئاسانی لێرانە هەر لێرانە توانی بکەی بە دۆلار و بە دۆلار و بە ڕوپلی ڕووسی ئێران بە ڕوپلی ڕووسی بۆ ئەوەی حسابەکە بخێنەوە ئەو سایتەی کاتێکە یەکە ڕیپلت بەدەستێنە یاخود یەک XRP ئەچیە سەر بەشی دێپۆزیت وەرێ بەڕێزام لێرانە ئەوەی ئەو ئەدرسەیە بین کۆپیەکەی لەو بەشەی دانی لەو بەشەی بەڕێزم ئەدرسی یەکەم ئەدرسی دووەم ئەوەتە ئەوەش تاگەکەتە کۆپیەکەی دینی لەو بەشەدان ئیتر تۆ و دواتە لەسەر ڤیدراو ئەو ئەیکۆنە زەردەی کلیکەکەی کاتێککە کلیکت کرد پارەکە چیتە ناو حساببانکی تۆ ناو پایری تۆ بەڕێزانم هەر وەکو لە بیداتی ڤیدیۆشم باس کرد داوانێت حساببانکی پایریان نیە با بچنە ناو یوتیوب بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت من ڤیدیۆیەک سەبارەت بە چۆنیەتی دروستکردنی حساببانکی پایرم لەوێ داناوە ئەتوانن بڕۆن ڤیدیۆکەی تەماشاکەن حساببانکی پایر بۆ خۆتان دروست بکەن. بەشی گرنگی تر ئەوەیە کە لە بەشی سەرەوە لێرانە ڕێفرار پرۆگرام کاتێککە کلیک لەسەر ڕێفرار پرۆگرامیەکەی ئەوە لینکی تووە لینکە ڕێفراری تووە ئەتوانێت ئەو لینکە بدەیت بە کەسانێک بە خەڵکانێک بۆ ئەوەی بین کلیک لەسەر لینکەکەت بکەن و بەجای لەو سایتەی بکەن کاتێککە کلیک لەسەر ئەو لینکی تووەکان لێرانە سایت 150 پاداش دەدات واتە ئەو کەس ئەگەر 5 دلار کار بکات 2 دلار و نیو پاداشی ئەو کەسە دەدات واتە لە پارەی ئەو کەسێکم ناکە بەڵام 150 پاداش دەدات ئەو سایتە. بەڵێ هاوڕان سپاس بۆیەوە کاتاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون و بەشاریکردن لەم سایتەر وەکو تم لینکم لەژێر ئەم ڤیدیۆی داناوە کلیک لەسەر لینکەکەی بکەن و بێن لەو سایتەش بەشاری بکەن لەو سایتەش ترسان نەبێ سایتێکی زۆر جێ متمانەیە و پارەکەی ئەدات بێخەمبن لەوەی سپاس بۆیەوە کاتاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون هەر پرسیارێک و ڕەخنە و شتێکتان هەبوو لە کۆمنتە لەژێر ڤیدیۆ لە یوتیوب بوون بنووسن لە فێسبووکە ببڕن کە من ناتوانم جوابی کامنتەکانتان بدەمەوە چونکە من زیاتر لەسەر یوتیوب فعالیەتەکەم واتە هەر پرسیارێکتان هەبوو لە فێسبووکە نە لە یوتیوب لەژێر ڤیدیۆ لە کامنتە بوون بنووسن من بە چاند جوابتان نەدەمەوە. بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێ.